ئەوڕێیان ئەو کاتتان باش ئەو کاتتان باش ئێستا چارێکیشتر ئەو دیباتە دەست پێ دەکات لە پەرلەمان بەو بە فروسەرمایە لەگەر ئەو پێنج کێکۆشەرە هاتوون قسە و باز دەکەین و دوای ئەو دەچینە ژوورەوە لە پەرلەمان کە ئەلێرەیە. ئەو ڕۆی ما کۆمەڵێک لەو هاوڕێیانی لێرە کردنەوە دەسەد چنە پەرلەمان ئەگە زەحمەت نییە ئەوە ئێستا دەرگای پەرلەمانە ئەچینە ژوورەوە بۆ بەفرا وەکو ژیرێک بۆمینە کاکە باوە ویسمان هەندێک قسە و باسیش بکەین بڵێ مەسوول بارزانانی خەڵک شانسی لە شتی جوان هەیە لە شتی پیرۆز هەیە سەروەری هەیە سبەی تۆ ئەو کارە قێزەوەنە یەکەم جار دوای 30 ساڵ ناوی حکوومەتی هەرێمە قێزەوەن هەندا یەکەم جارە لە پەرلەمانێکی ئەوروپی لەسەر وەکو داگیرکەرەکان وەکو سیستەمە دیکتاتۆرەکان ناوی هەرێم و هەموو خوێن شەهیدانت هەڕاز کرد. 30 ساڵ ئەوە یەکەم جارە ئەو بەیانە لە پەرلەمانێکی ئەوروپی گفتوگۆ دەکرێت لەسەر پێشەرکاری و تاوانەکانی ئەو دەسەڵاتەی وەکو هەموو سیستەمە دیکتاتۆریەکانی ناوچە پیرۆزت بی هەر لە کەسێتی تو قوبادی ملپال و لە گۆڕانی بێ هەڵوێست و بێکەرامەت دەوەشێتەوە. ئێمە ئەوە دەڵێن ئێوە خوێن شەهیدان کە زۆر بازرگانی پێ دەکەن کەس بەقەت ئێوە خوێن شەهیدان ئەوە ناکەن. ئەو تێکۆشەرانە دەبا مەدالیان بدرێتێ هەمووتان خستیتە زیندان مامۆستا بەدەل شێروان شێروانی هەبال تەقسیم زێباری ئاهەریڤان شوان ئەیاز کەرەمی تێکۆشەر هەمووانە شایستەی مەدالیان کەچی وڵاتتان پڕ کردووە لە جاش استەخبارات کەسانی هەڵپەرست و ئەو سێ بنەماڵەیە کە داهاتی ئەو میلەتە هەموو بوونە ملیاردێر بە خوێن و بە قوربانیدانی ئەو خەڵکە و داهاتی ئەو میلەتە دەترسێت داهاتی ئەو میلەت هەر دەوڵەمەندێک هەر خۆشگوزەرانیەک لەوانە هەیە لەسەر خۆشگوزەرانی ئەو خەڵکەیە. مەسرور بارزانانی لەو ڕۆژێت و هاتی ئەو وڵاتە هەندە وێران کردە سیستەمێکی پۆلیسی بە هەموو خەیاڵی خۆ لە سەدەی 21 بتوێت فەرز کرد لەسەر خەڵک تەنانەت ئەوەندە بێقانونی بەر لە دادگا بڕیار دەدەین لە 5 ئەندامی ئاسایش کاکە شەرم لە خۆت بکە شەرم 5 ئەندامی ئاسایشە سەی هەر قانونیەن قانونەکەی خۆت زددا ئێتۆ هەر بەیاننامە دەرەکەی هەر دژی ئەوەی بتەوێت دەیکەی بە عەنتەریات ماست ڕەشە لای بەهەرحاڵ ئێمە لێرەی 6 مانگە و دۆسیە هەیە 6 مانگیش کردی کرێ ئەوە دەبێت و ئەوانە بوونە سیمبۆل و ئێستا دەستبینی چۆن لەو ناوەندە سیاسیە گرنگە کە بەشێکە لە یەکێتی ئەوروپا ڕسوا دەکرێت و کەس بەقەدەر بنەماڵەی بارزانی خیانەت لە بەرامبەر کێشەی کورد ناکەم. هەر شایستە ئەوان لەگەڵ نەسەر حەریری بە یەکەوە ڕسم بگرن نەک لەگەر ئەو تێکۆشەرانە لەبەر ئەوەی لە یەک پێڕن نەسەر حەریریەکن کە یەپەگە بە تیرۆریست حساب دەکە ئەو یەپەگەی هەموو دنیا شانازی پێ دەکات ئەفرینیان داگیر کردی شانازی بە داگیرکردنی ئەفرین و سەرەکانی دەکەن جەنابت دەیبێ پەرلەمان بمرن ڕسوا بن هەموو ئەو دەنگە کۆیلانەی کە بێ هەڵوێستن خاڵەشی کۆتایی کەس دەڵێن دوای ئەو باو برادران دە قسە بکەم دەچینەوە نەهاتنە مەیدانی هەموو ئەو نووسەر و ئەدیب و شاعیر و کەسانەی کە خۆیان پێ کەسایەتیە نەهاتنە مەیدانیان بێدەنجیان خەم ساردیان لە بەرامبەر ئازادی وا دەکات سیستەمێکی دیکتاتۆری لە کوردستان لە شێوەی ئەردۆغان و سەدام سەر هەڵدەدا لە پەرلەمانتار لەبەر چاوی هەموو لایەکان بە ڕۆژ ژورناگریان دەدرێت قوباد ملپان خەسرۆ گوڵی چگورە درک محەممەد درک خەسرۆ و محەممەد ئەتوو بەریان دەدەن بێ شەرەفیان وەڵا قوباد پەی سیاسی دەبارەی دەکەمەوە لەبەر ئەوی کەس بەقەد دوو زمان وسۆنە بەرەسەر لەو ئەوروپای گەورە بووی 3 مجریمت بەردا خەسرۆ بڵ جەنابیش
بۆیە بێدەنجی ئەو خەڵکە سیستەمی دیکتاتۆری دروست دەکات کە نایە مەیدان ئێمەش مناڵمان لێ ئێمەش ئیشەکەی ئێمەش حەزمان لەوە نییە هەبوو سەرمایە لێرە ڕابوەستین بەڵام ئێمە عشقی ئازادین درۆ ناکەین بەزە شعر و پەخشان و لە ئەدەب هەبێت ئێمە دەمانەوێت ئەو نیشتیمانی خۆمان خۆش دەوێ نەکرد بە قسە بۆیە شەو و ڕۆژ و ئامادەن لێرە خوێنمان بژێ قسەی کۆتا بۆیە کە خەڵک نایەت سەدادا کە خەڵک نایە کە خەڵک بێ هەڵوێستا ئەوە نیشان دەدەکەن بۆ نیشتیمان پەروەەر نینە ئازادی خواز نینە خەڵکی ئازادی خواز دێتە مەیدان لە ڕوودا کەسێک 6 مانگ نێتە سەجادا قسەیەک نەکە ئیدانەیەک نەکە ئەوە نیشان دەدا کە ئەوانە ڕازبۆ نین لەسەر ئازادی وەلەو بێدەنجی ئەو دەسەڵاتەوا دەکات کە مەسرور بارزانی کوبات تاڵەبانی و گۆڕان ئەو سیستەمەی بەرەو لێلێکی زۆر تاریک دەبن ئەگەر پێشان نەگیرێ بەڵام ئازادی خوازان وانەیە شوێندا ئەوەی 75 ساڵی پارتی کە لەوش بەقەدەر ئەو 20 ڕۆژەی ویستوانە کرێن ناوەندە زیادەکە من قسەی ترم دیارەوەندە دەڵێم ئێمە بەردەوام دەبین ئەشمانجی کردێت وانەیەکی باش ئەگەر مەسرور بارزانی لەگەر کابینەکەی ئەوانەی خستە زیندان بەزدە بەقەدەر ئەوە ئێمە ڕسووامان کردیە فقط 500 شەهید دەکەی نەمرەکەی عێراق لە ناوەندە جیهانەکە ڕسووامان کردیە سلااو ڕێز ئیمڕۆ 9 مارسە پێشەوە شتێک پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتان لە هەموو ئازادی خوازان دەکەن لە کتانی ئازادی خواز بە تایبەتی کتانی یەپەژە کە ناوی کوردی و مرۆڤایەتیان خستە ئاستێکی زۆر بەرز وەکو قادر باسی کردناوی زۆر قسە بکەم بەڵام ئێمڕۆ لە پەرلەمانی سوید گفتوگۆ دەکرێت لەسەر ئەو تاوانەی کە کراوە کە لە هەرێمی کوردستان هەڵەیەکی ڕەشی تر تۆمار کرا بە زیندانیکردنی چانەکۆوانانە بە ناوی جاسوسیەت من لێرەوە بە ناوی پێشمەرگەی دەری قسە دەکەم بۆ پەیامەکەم بۆ مەسرور بارزانیە مەسروری کوردی مەسعود بارزانی مەسرور بارزانی تۆ پیاوی دەوڵەت نی تۆ پیاوی دەوڵەت نی لەبەر ئەوەی ئێوە خیانەت دەکەن ئێوە لەشکری تورکیاتان هێناوە بۆ کوردستان نیوەی کوردستان داژێک کراوە ئەو ئازادی خوازانە ئەوانە مافی خەڵک و مافی خۆیان داوا کردووە ئێمە بەرگری و دیفاعیان لێ دەکەین تاوەکو پێمان بکرێت و ژمارەی ئازادی خوازان و چالاکوانان لە زیادبووندا جارێکتر پێتان دەڵێنەوە ئێوە شەرمەزارین ئێوە پیاوی دەوڵەت نین ئێوە 30 ساڵە شەرمەزاریتان تۆمار کردووە بۆ کوردستان پەیامێکی ترم هەیە بۆ ئەندامێکی سەرکردایەتیتان کە هاتە سەر تەلەڤیزیۆن قسەی کرد گوتی پەکەکە بەس ڕاکردندان من پێتان دەڵێم لە ئەنفال من لە چیای گارە بوو ئەو کەسەی کە گوتی پەکەکە گەری لای پەکەکە ڕادەکان هێزەکەی خۆیان لقی یەکی پارتیە من مەسئولم لەوە و ئامادەم ئەو زانیارانەی کە هەمە بیدەم بە کەناڵە تەلەڤیزیۆنەکان جگە لە کەناڵی نەفت و کەناڵی میتەکان قسە بۆ ئەوانە ناکەین من ئێمە لێ بووین چل ڕۆژ هێزی ئەو کەسەی کە گوتی کە قسەی کرد لە تەلەڤیزیۆن ئەندامێکی سەرکردایەتی پارتی هێزەکەی ئەوان ڕایان کرد و یەک فیشەکیان نەتەقاند من پێشمەرگە بوومە ئەو کاتە بۆ چل ڕۆژ ماینێتەوە اینجا شتێکی ترکان پێ دەڵم چای گارە خەڵکی خۆفرۆش و خەڵکی جاسوس و خەڵکی ترسنۆک لە خۆ ناگرێت چای گارە چان و کوڕانی شێری و قارەمانی گەلی کوردستان و ئازادی خوازان لە خۆی دەگرێت زۆر سپاس و ڕێزم بۆ هەموو لایەک و بۆ ئازادی خوازان منش پەیامێکی کورتم هەیە ئەمێ بەناو حکومەت هێرێمی کوردستان پێیان بڵێن بڕواتان بێ هەتاکو ئێمە مابین نایڵین ئێوە بە ئازانی ئەو هەموو غەدر و ئەو هەموو چالاکوانانە بخەنە ناو زیندانەوە ئێمەش بێتەن خەت بێدەنگ نابێت هەر ڕسواتانەکەین لە هەموو ناوەندە جیهانیەکان لە ڕێگای سۆشیال میدیاوە بە هەموو شێوەیەک ئێمە دژی ئەو هەموو زوو و زۆرەی کە ئێوەی کرد بەرامبەر بە خەڵکی کوردستان ئازادی بوو هەموو کەسێکی ئازادی خواز ڕێز و خۆشەویستیمانە ئێمە هەر بەردەوام سید کۆتایشمانە ئەو ڕێگایە دەبینن مەسرور بارزانی دوێنێ دەڵێ ئەمن حەز دەکەم بێمە ناو خەڵک پیاسە بکەم بەس مەسرور بارزە ئەگە لەبەر ئەمیەت ناوێری بێ لە ئەوەی سەکەی بەس ئێمە ئەو ڕێگانەی دۆزەی ئەوروپامە ئەوە مالی سەرۆکوەزیرانە وەزیری وەزارەتی دەرەوەیە ئەوە پەرلەمانە بفەرمون بوێرن بە خۆت و هەموو حیزبەکە دێنە داو پیاسەیە بفەرمون ئێوە ئەزەتی خەڵک شتێک و شەر دەن ئێمەش لێرە بە خەباتی مەدەنی دوور لە توندشی سواتان دەکەین ئێمەش ئەوە ڕێگاکەن خەڵکانی خوێنیشمان بکەن لەسەر چار دەست دوو دەست دوو پێ بڕۆن لێتان ناگەڕێن لێرە بێنە دەرەوە ڕسواتان دەکەین
ئێوە کەسانی ترسنۆکن بەس بۆ گیانی خەڵکی ئازادی خوازن